هاتون و خەوتان لە چاوەکانتان تۆرانەوە بۆ ئەوەی کە داوای لێخۆشبوون و ڕەحمەت و میهی خوای گەورە بکەن. لە سیلسیلەی ژیانی گەورەمان موسا گەیشتین ئەوەی کام پیاوە بەڕێزە دوای سەفەرەکەی لە مەدیەن گەڕایەوە، لە ڕێگەی لێون بوو و پاشانیش چووە ناو دۆڵ و پەناشاخێکەوە کە پەنایەکی گەورە بوو، تمەزا پەنای خوای گەورەی لێ بوو. خوای گەورە لەو کاتەیە هەڵی بژارد و کردی بە پێغەمبەر. بەڕاستی گەورەترین دامەزراندن و گەورەترین تەعیناتە کە هەتا ئەبەد بۆ ئینسان بمێنێتەوە ئەگەر خوای گەورە بێوێ و هەڵێ بژێرێ و لە بینی بەندەکان یا بیکە بە ڕەسوولی خۆی. ڕەسوولیش یعنی پەیامبەر، یعنی ئەو کەسەی کە پەیام ئەبا، ئێمە خۆمان پێڵێن پێغەمبەر. بەڵام ئەگەر مەحسوولێک ئەگەر حکومەتێک ئەمرێ با بەسەرتا و بدنێرێ بۆ لای خەڵکێک پێت ئەڵێن مەئمور، یعنی ئەمرێک کراوە بەسەرا. لە کاتێک کە ناوەکەی خوای گەورە زۆر بەڕێزترە کە ئەڵێ ڕەسوول لە لەفزی مەئمور، کە عەبدێکە وەکو خۆی ئەمری کردو بەسەریا و ئەینێرێ بۆ شوێنێ. بەڵێ ئەم پیاوە بە خۆی و مناڵەکانەوە، بە خۆی و خێزانە سکپڕەکەیەوە دار ئەسایەکی بەدەستەوەیە و دەستی بەتاڵ نییە و 10 ساڵە لەگەڵ ئەسایە ئەژی. ئەگەر هێتەوە بەبێ ئاگاداری دایکی خۆیەکا بە ماڵە پاش 10 ساڵ ئەبێت خۆشیە بێ، ئەبێت چ نیعمەتێ بێ ئەم دایکە پاش 10 ساڵم کوڕا بینێتەوە. بەڵام ترس و دڵەڕاوکەیە کە باوشی پیاکە ئاڵێ کوڕم موسا، بەڵام تۆ قاچاغنی لەم وڵاتە. ئەڵێ بەڵێ دایەجان، بەڵام من دامەزراوم ئەلحەمدولیلا. لای کێوە؟ فیرعەون لێو خۆش بوو تەعینی کردووی نا، من لای خوای گەورەوە دامەزراوم بە پێغەمبەر، هاتوومەتەوە بۆی کە پەیامێکی گەورە بگەێنم. کوڕم بۆ ڕۆشتی و بۆ هاتیتەوە و دایە خۆشم نازانم. قەدەرێ بردمی و هەر ئەو قەدەرەش هێنامیەوە کە ویستی خوای گەورەی لەسەر بوو. وەستەناتوکە لینەفسی، ئەی موسا بۆ خۆم دروست کردی، بۆ خۆم پێگەیانی، بۆ خۆم گەورەم کردی. پاشان مناڵەکانی چاوی دایکیان پێگەشە بێتەوە و چاوی نەنکیان پێگەشە بێتەوە. مەنزەرێکی چەند غەریبە. ئەم ئافرەتە سکی هەیە و ئەبێ مناڵی بێ، یەتە بەرچاوم کە ئەم دایکە مناڵێ بێت. دایکی موسا بە دیارەوەی و مامانێتیەکە. ئەم ئافرەتە ژانی لێ و هاوارەکە، ئەڵێ کچم هاوار مەکە، شکری خوا بکە و یادی خوا بکە. ڕۆژە لە ڕۆژان ئەم دایکەی تۆ ئەم خەسوەی تۆ مناڵێکم بوو، نەمەتوانی هاوارکەم، نەمەتوانی لە ترسی فیرعەون و دار و دەستەکەی هاواریشکەم، نەمەتوانی مامانێ ڕاگرم نەوەک سڕی موسا بەرێتە دەرەوە، لەبەرەوە بە تەنیا دەمی خۆشم بەستە بوو. لەبەرەوە شکری خوا بکە کە تۆ مامانێکێ بە دیارەوەی و ئەتوانی بەکەیتی خۆت بکەیژێنی. بەڵێ پاشان موسا هارونی برای ئەبات و ئەچێ بۆ چۆ، پێڵێ براکەم ئەوە ئەلحەمدولیلا دایکشمان ماوە و ئەبێ بچین بۆ لای فیرعەون و پێغەمبەرین هەردووکمان. ئای سوبحان الله، ئەڵێ موسا بیرمە 40 ساڵ لەمەوە پێش خوای گەورە خستێ دڵمەوە، وەحی بۆ ناردم، فەرمووی ئەم کڕە و بە بەدەم ئاوەوە مەترسە ئیجێڕینەوە بۆت، چونکە چاکەیە و بدرێ بەدەم ئاوەوەیەتەوە بە دەرگاکەت. ئینا ڕادووه ئیلەیکی، ئەیجێڕینەوە بۆت. وجاعلوه من المرسلين، ئەیکەین بە پێغەمبەریش، ئەوە شکر بی بە پێغەمبەریش و گەڕایشتەوە بەلام. کەواتە هەردوو مژدەکەی خوای گەورە هاتە دی، نەک کوڕێکم، هەردوو کوڕەکەم. بەڵام دایەجان ئێمە ماڵاواییەکەین، لەوانەیە نێینەوە، لەوانەیە فیرعەون قەرارێکی تری هەبێ لەگەڵمانە، لەوانەیە ئەو قەراری 40 ساڵ لەوە پێش نەیتوانی بەسەرمانە تەطبیقی کە، ئەمڕۆ تەطبیقی کە. بڕۆن کوڕەکانم، مادەم لە پەنای خوایان ترسم لێتان نییە. موسا خۆی و براکەی بەپەلا بەبێ ئەوەی کە ئەمری خوای گەورە تاخیرکە ئەچێ بۆ ماڵی فیرعەون. بەڵام پێش ئەوە بیرمان نەچێ موسا کەڵە پیاوێ بوو، 3 کەڵە ژنی لە پشت بوو. ناڵێن لە پشتی هەموو پیاوێکی گەورەوە ژنێکەیە، نەک خێزانەکەی، نەک تەنها دایکی خۆی، دایکێکیشی هەبوو کە ناوی ئاسیا بوو، ژنی فیرعەون بوو. ئەو دایکەی کە پەنای داینەی هێش بکوژرێ، ئەی نابێ بچە سەرێکیش لەو بە هەر لە ماڵەکەی فیرعەونایە، حتمەن چووە بەسەر دەست و قاچی ئەوی شاکەوتووە چکو هەر دایکێتی. بەڵێ پاشان ئەوێ ڕوسەت وەرگێت و بچێ بۆ لای فیرعەون. فەرموو بۆچی هاتوویت؟ پیاو کوش، ئەوە لە چۆ بووی ئەم 10 ساڵە؟
ئەویش لەو دەرگایە بکەنەوە من پێغەمبەری خوا پێغەمبەری خوا. ئای سبحان الله، لە هەر دەرگایەک و ئیستیعلاماتێک پێیەگەن گاڵتەی پێیەکەن. ئەمە شازادەکە بوسەی چۆن لە خۆی تێکگا، چەند ئەم ناز و نیعمەتەی هەبوو لەناو ئەم قەسرە خۆشەیە و ئیستەب هاتۆتەوە چی پێ بزانین ئەم جارە، بەتەمای ئەم جارە چێ بکوژی؟ بەڵێ دارودەستەکەی فیرعەون بەس لە دەوروبەر و لە حەرەسیات و لە دەوری قەسرەکەیە 36,000 کەس بوو. سبحان الله، عەدەدێکی خەیاڵی وەرە بەناو ئەم هەموویە گوزەرکەوە بگەرە فیرعەون. بەڵێ ئازیزەکانم بۆیە موسا ناحەقی نەبوو کەی و قال ربي إني أخاف أن يكذبون، أترسم بدروم خنوا. بەڵێ موسا هاتە ژوورەوە و یەکەم چاوپێکەوتنی بە فیرعەون ئەبێت چۆن بوو بێ. پاش 10 ساڵێکتر بینینەوە، پاش 10 ساڵ غەریبی برایەکی لەگەڵایە و چی لێ لە ماڵەکەی فیرعەونە، لە قەسرەکەی فیرعەونە، لە دیوانەکەی فیرعەونە، لە دیوەخانەکەی فیرعەونە چی لێیە؟ هەرچی ئەندام پەرلەمان و وەزیر و گوزیر و حکومەتەکەی لەویانەیە ئامادەن موساش خۆی و براکەیەتی. موسا بەتەنیایە و بێکەسە، بەڵام کەسی هەمووان هەر خوای گەورەیە، لەبەرەوە ترسی نییە. خوایە ئەم هەموو تاریکایی قەسرە بەچی ڕۆشنە بێتەوە، بەچی ڕووناکی کەمە، ئەمە هەمووی تاریکاییە. موسا تۆ گڵۆپێکت پێ لە دەستانە ترسی، آخر خوایە ئەم گڵۆپە بەشی هەموو ئەم شوێنانە ناکە. نا، ئەگەر ئەم گڵۆپەت هەڵکرد بۆ خۆی ڕووناک تاریکیەکان تار ئەبن، ئەڕۆ نامێنن. سبحان الله، ئەم گڵۆپە بچکۆلەیە، ئەم ژوورە گەورەیە ئاوەدان و ڕووناکەکاتەوە. بەڵێ ئەگەر حەق هەبوو مەترسن، هەرچەندە بچووک بێ، هەرچەندە کەم بێ. موسا کەمە و بچووکە لە چاو ئەو دار و دەستەی کە بە دەوری فیرعەونایە. باشە فیرعەون بۆچی نەچوو لەگەڵ دار و دەستەکەی دانیشێ؟ چونکە فیرعەون خۆی بەخوا ئەزانێ، ئەمانە بە عەبد و بە دروستکراوی خۆی ئەزانێ، ئاگاتان لێی بێ. لەبەرەوە ئەسڵ وا بوو کە بڵێ وەرە ئەچین لەناو پەرلەمانە دانیشی، منیش ژیان بۆ پەرلەمان و لێو مناقەشە ئەکەین و دەست بەرز دەکەینەوە و چێ دەنگی زۆری هێنا، چێ حجەکەی بە قووەت بوو، با قەرارەکە بۆ ئەو بێ، با لە ساڵحی ئەو بنووسرێتەوە دەستور. بەڵام لەبەرێک کە فیرعەون لەوە متەکەبیرترە سەرشۆڕکا بۆ پەرلەمان و بچێتە بەردەم پەرلەمان، لەبەرەوە پەرلەمان ئەهێنێ بۆ لای خۆی، جا ئەڵێ چ بارەکە بەری بۆ لای هینەکە و چ هینەکە بەری بۆ لای بارەکە، هیچ فەرقێکی نییە. بەڵێ ئازیزەکانم، ئەو بەچی پێکەنن؟ نا پێمەکەن، ئەزان بۆ چونکە ئەو فیرعەونانەش ئەمڕۆ وجودیان هەیە، بەس ئێمە هەستی پێ ناکەین. با فیرعەونی گچکۆکە هەن، بۆیە خوای گەورە باسی فیرعەونمان بۆکە. ئاخر ئەم فیرعەونانە فەرقێکیان نییە لەگەڵ فیرعەونەکانی کۆنا، کاتی خۆی ئەم فیرعەونانە ئەیان و خوا نییە، بەڵگەمان بۆ بێنەوە خوا لە کوێیە و خوا چییەکە و لا ئیلاهە وەلحەیات و مادە، خوا نییە و کە دنیا مادە بێ، دنیا لە سوتفە و لە تەتەور و لە کۆمەڵە شتی ترەوە دروست بووە، پاشان کە عیلم هات و عیلم پێش کەوت و دەمی ئەمانەی داخست، ئەنجاوتیان نانە وەڵا پەشیمان بووینەتەوە خوا هەیە، خوا هەیە، بەس ئێمە خواکەین، ئێمە خواین، خوا نییە غەیری ئێمە، با خوا هەبێ بەڵام ئێمە بین. یعنی ئێمە قاروندار ڕێژەر و ئێمە دەسەڵاتدار و ئێمە هەموو شتێکی ئێوەین. تاغوتێکی وەکو معەمەر قەزافی 40 دانە ساڵ لە وڵاتێکا حکم کەی، چێ خوا بوو؟ بە ئێواڵم چێ خوا بوو؟ ئەو هەموو حافظ قورئانە لەژێر دەستیا بوو، بەڵام چێ خوا بوو؟ خوا نا، ئەوەی ئەڵێ خوا غەڵەت حاڵی بووە. نانە مامۆستایان شیعارەکەیان ئەڵێ ئەڵڵاه و معەمەر و ئەڵڵا و بەس، وەنیە شیعاری کە تایبی قەزافی ئەیان و خوا، پاشان معەمەر قەزافی، پاشان لیبیا، پاشان تەواو، هیچی تر. من لە جەنابتانە پرسم، ئەگەر شتێک هاتە بەحس و لێکۆڵینەوە، وتیان دز دەسیل چی لێ بکەین؟ وتیان زینا چی لێ بکەین؟ زینا چی؟ وتیان ڕیبات چی لێ بکەین لە وڵاتەکەمانە؟ وتیان عەرەق حەڵاڵ بێیان حەرام بێ؟ خوا ئەفەرمێت دەستی ببڕن ئەمە، ئەوەش ڕەجم کەن، ڕیباش حەرامە و عەرەقیش حەرامە و تریاکیش حەرامە و ڕەشوەش حەرامە. بەڵام معەمەر قەزافی ئەڵێ عەرەق حەڵاڵە. قسەی چییە خوا؟ ئێوە جوابم بەنەوە، قسەی چییە خوا؟
ها قسەی خوا یان حکمەی سەرۆکی لیبیا یان سەرۆکی وڵاتان قسەی سەرۆکی وەکاتە کامیان خوا بوون بەیەواڵم کامیان خوا بوون خوا فەرمێ ئەلا لەه الخەلق والئەمر ئەو خوای دروستی کردووە و ئەمر و دەسەڵاتیش هەبێ هەر بۆ ئەو بێ لەبەرەوە غەڵەت حەقی نەکردن لە کاتێکە ئەمە بەبەرچاوی ئێمەوە ئەکرێ کەواتە خوا ئەو کەسەیە کە ئەمرەکا و دەسەڵاتی هەیە بەڵێ ئازیزەکانم کەواتە خوا خالقە خوا دەسەڵاتدارە خوا ڕۆزیدەرە خوا خاوەن بڕیار و خوا حەکەمە مناڵێکی شێتۆکە باوکێکی کوێری پێشدا و لە پێشخۆیەوە ئەیبا لە خەتێکی سەری ئەیپەڕێنێتەوە لە پڕێکا باوکەکە کەوێتە ژێر سیارەیەک و بۆ چونکە ئەم مناڵە شێتۆکەیە دەستی باوکی بەرداوە باوکی ئەمرێ و مناڵەکە داوای خوێنێکاڵێ خوێنی باوکم مەوێ پیاوەکەش ئەبێ لە سژ نابێ و ژنێکیشم لێتانەوێ کاکە پیاوی چا بە باوکە کابرایەکی کوێر بوو ئێمە کردمان تۆنەیەکی باوکە خۆی لەسەر جادەکە بەجێما بوو خەتیش خەتی سەریعە لە خەتی پەڕینەوەشەوە نەپەڕی بۆ ئێمە چی لێ بکەین ئەڵێ نا یان ئەمە یاخود ئەبێ هەتا ماوە لە سژ نابڕزێ یاخود ئەوەندە دەفتەر و ژنێک و ئەوە یەکمەوێ ئەم هەموو پیاوە بەڕێزە کۆبنەوەڵێن کوڕم تو ئەم پارەیە چی لێ ئەکەی ئەڵێ من بۆ خۆمەوێ میراتەکەی باوکشم تەنها بۆ خۆم و بەشی براکانیشمی لێ نادەم پیاوێکی ماقول هەڵەسێڵە کوڕم ئێمە ئەم هەموو پیاوە هاتوین و تەکلیف لە تۆکەین 2 سەعات قسەی بۆ ڕێسێ دوایی لەخیرا ئەڵێ وەڵڵاهی قوربان قسەکەی جەنابە زۆر ڕاستە و زۆر جوانە و ڕێزم هەیە بۆ قسەکانی جەنابێ وازانە قەناعەتی پێ کردووە ئەلێ بەس بەخوا من هەرەوەیەکە خۆمتم یعنی چی؟ یعنی قسەکانێ بە دیوارە ئەی لە دەستور و پەیامی ئێمە چی نووسراوە لە وڵاتانی ئیسلامیە نووسراوە ئیسلام مەزدەرێکە لە مەزادیری تەشریع یعنی بۆمان هەیە بە حکمی خوا ڕازی بین بۆشمان هەیە ڕازی نەبین بۆمان هەیە هەڵی بژێرین بۆشمان هەیە هەڵی نەبژێرین بەدەست خۆمانە ئەی خوا فەرمێ وا مەکەن والله ئێوە ڕەتان چیە بەرامبەر بە ئیسلام والله ئێمە ڕێزمان هەیە بۆ ئیسلام بێ قیمەت ڕێزە نەبێ بۆ ئیسلام ڕێز لە پەیامەکەی خوا بگرە وەکو خۆی تەطبیقی کە چێ هەڵە خەڵەتێنی وتی کاکە ئێوەش موسڵمان ئێمەش موسڵمانین یەکەم شت لای ئێوە چیە وتمان وەڵا یەکەم شت لای ئێمە قورئانە ئێوت وەڵا یەکەم شت لای ئێمە قورئانە ئەی دووەم شت وەڵا دووەم شت لای ئێمە حەدیثە تیدە وەڵا دووەم شت لای ئێمە فلان کارتوانە یەکسەر بە دوای قورئانەکەیە ئەمان شتێکی تر دەست پێکە لەبەر ئەوە ڕێزت هەیە بۆ قورئان ئینشاء الله لە جەهەنەما ڕێزێ لێ یەجیرێ فەرمێ ئەمانە بەرن ئەمانە شایستەی ڕێجی جەهەنەمن وإذ يتحاجون في النار لقيامتها لجهنم أيكن بشر دنوك وأيكن بشر قسة يوم تقلب وجوههم في النار ئای لەو ڕۆژەی لەناو جەهەنەما ڕوومەتیان وەکو شفتە هەڵەجێڕێتەوە و ئەم دیوی پێکرێ پەناگرن بەخوا دەم و چاو لەناو ڕۆنی قرچاو و لەناو جەهەنەما دەرەجەی حرارەتی ناو خۆر 20 ملیۆن دەرەجەی سەدیە تۆش لە 40 دەرەجەی سەدیاڵی بەخوا ڕۆژم پێ ناگیرێ خوا فەرمێ لەو ڕۆژەی کە ڕوویان لەناو جەهەنەما هەڵەجێڕین يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول آي خوزقة بقسي خواب يغنبري خواب ما مكردايا بيديانا كويتوا قالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل خواي إيما دواي أمسر كردو قورانا كوتبوين سريان ليشيوانين قمرايان كردين ربنا فآتيهم ضعفين من العذاب ربنا أرنا الذين أضلانا من الجن والإنس چی لێ بکەین نجعلهما تحت أقدامنا ئەبابیان خێنە ژێر پێکانمانەوە ئەوانەی گومڕایان کردین لە دنیای ئەبابیان خێنە ژێر پێکانمانەوە بەڵێ کەواتە پێتان سەیر نەبێ خەڵکی تریش لەگەڵ خوایە خوابن نا دەسەڵاتی ئەم خوایانەی سەرزەوی لە خوای ئاسمان زیاتریش بڕکات منیا
لەبەرەوە هەر کەسێک حکمی دانا، هەر کەسێ بەرنامەیەکی غەیری بەرنامەی خوای گەورەی داڕشت، بەرنامەکە دێتەوە بەسەریا ئەوەی کە جوێڕاڵیشی کا وەکو ئەو کافرە فاسقە ظالمە بە نەسی ئایەت حەزەکەم ئاگادار بن. بەڵێ ئینا ڕەسوولە ڕەبیک. جا موسا و هاڕون کاشنە لای فیرعەون. فیرعەون چی بوو؟ ئینا ڕەسوولە ڕەبیک. بەڵام خوای گەورە ئەمری پێکردبوون لەسەر خۆ قسە بکەن وەکو ئەم تووڕەبوونی مننا، وتیان ئەی فیرعەون سەلام عەلەیکم. عەلەیک السەلام. بەخێر بێسە چاو ئەوانیە سەلامی جایرەکان. ئینا ڕەسوولە ڕەبیک. ئێمە تۆ سەیری ئاقلی موسا و براکەی کەن. ئینا ڕەسوولە ڕەبیک. ئێمە نێراوی خوای تۆین. خوای ئێمە نا. ئابووی لە خوای نزیککەنەوە، بزانە چەند بە جوانی داوایەکەن. نابێت تووڕێیکەن، نابێ عەسەبیکەن. ئینا ڕەسوولە ڕەبیک فأرسل معنا بني إسرائيل ولا تعذبهم. بەڵێ بەنی ئیسرائیلمان لەگەڵا بنێرە، ئەرز بۆ خۆ، خاک بۆ خۆ، میسر بۆ خۆ، نیل بۆ خۆ، بەزواز لەو خەڵکە بێنە بە عەقڵی خۆی بیرکاتەوە. ئەگەر موسڵمان بوو معاشەکەی مەبڕە، مەیکوژە، مەیبڕە، سژنی مەکە، با بە عەقڵی خۆی بیرکاتەوە. بەنی ئیسرائیلمان لەگەڵا بنێرە. کوردە داماوە زەلیلەکانی ژێردەسەڵاتی خۆتمان لەگەڵا بنێرن، با هەر پێنج خاکی کوردستان یەک خەین. إنا رسول ربي فأرسل معنا بني إسرائيل. بني إسرائيل من لقلا بنيرة با فيري لاي خوايان كي. ئەم قسەیە گەورەیە ئاگاتان لێی بێ. موسا باسی هیچی نەکردووە، بەڵام فیرعەون پیاوێکی لێزان و دانا و عاقڵە لە مناقەشەیە. ئەزانێت چۆن سەیتەرە ئەکا بەسەر خەڵکەکەیە، چونکە ئەم هەموو خەڵکە جوێگری ئەمن. قال ألم نربك فينا وليدا. ورا 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 بدنمك ورا خودو خو موساقي خو مانا تخوا ورا دوينيا حاجتش ما فينا شو لا قصر سليمان بو پیغمبر. ألم نربك فينا وليدا. موسى اي بتو ما قورنا كردو كرماني ببياو 30 سال. ألم نربك او همو خدمت ما نكردي جاده ما بقيتان نكردي كهربائي مستمر حكومي ما نياني زۆربەتمان تەعین نەکرد و معاشمان بۆ نەبڕینەوە، ئەو هەموو خزمەت گوزاریە لای حکومەتی ئێمەوە بە جەناب نەگەی. ئەلەم نربیکە فینا وەلیدا ولبثت فينا من عمرك سنين. چەند ساڵ لەگەڵمانە بووی. وفعلت فعلتك التي فعلت. سبحان الله. کەتنێکی شێ کرد و اینجا ڕاو کرد. ئەوە طبعا وەزیرەکان کە وەستاون زۆربیان لە پڕێ بوون بە کوڕێ، دوێنێ شیرە خۆرە بۆ ئەمڕۆ فیرعەون نایەتی تو ئەندا پەرلەمان بە وەرەقەی ناتۆش وەزیر بە. ئاگای لێ نییە موسا چی کردووە. هەمیشەڵێ ئەو کەتن و کارەساتەی تۆ لە میسرا کرد و ڕاو کرد. بۆ پێی ناڵێ پیاوێکی لێ کوشتین، بۆ چکە پێیان عەیب بۆ خەڵک پیاویان لێ بکوژێ. کەتنیەکێ کرد و ڕاو کرد. فیرعەون تۆ ڕۆژانە هەزارەها ئەکوژی، بۆ ئەوەی ئەو کەتن بوو، بۆ ئەمەی تۆ کەتن نییە. لەبەرەوە پێی عەیبە باسی کوشتن کە. خاڵێکی ترتان پێ بڵێم بۆچی ئەڵێکەتن. لەبەرەوەی کە هەر یەکەو لە وەزیر و گوزیر و خەڵکەکەی بە دەورێەوە شتێ بێ بە مێشکیانە. ئەڵێ تۆ بڵێ فیرعەون موسا چی کرد بێ ڕای کرد بێ؟ کورە بابە ئاگاو لێی نییە لە ماڵەکەی فیرعەونە دوایی کە چوونە ژوورەکەیەوە کەسی دەگەن ئیشی لواڵتەی کرد، نێربازی کردبوو، ڤیدۆشمان هەیە هەمووی ڕسمەکانی لای خۆمانە. اینجا ماڵەکەی دایکیشی لەوێ پڕ بوو لە چەک و تەقەمەنی، ئەمار بۆ خۆی خەتەر بوو، تیەنتیوان لە ماڵەکەشیا کرد. فعلتەکە الەتی فعلت. یەک ئەوەنە ڕۆژنامە شتی پێ بوو، قاچاغ بوو. ئەمە بۆ هین ئیشیە کرد، بۆ دەوڵەتی مەدیەن ئیشیە کرد، نۆکەری ئەوان بوو. دوایی کە زۆرمان بۆ هێنا ڕێدای کردەوە باوشی مەدیەن، ڕای کرد بۆ لای جەماعەتەکەی خۆی. ئای سبحان الله. ئەزان بۆچی ئەڵێ وەفەعەلتە فەعلەتەکە الەتی فەعەلت؟ بۆ ئەوەی کە هەرچی توهمەیە بە کەیفی خۆی بیداتە پاڵی. موساش تازە لە سژنێکایە، چێ دەنگی ئەگەیەنێ بە دەرەوە کەس. هەرچیەک بڵێ یەکێکیە دوانیە سیانیە سەدیەتە دەرەوە. هەڵێن کورە بابە موسا پەلاماری دا ئافرەتی قەسری یابوو. ئاگاتان لە چییە ئێوە؟ لەبەرەوە خەڵکیش باوەڕەکا و خەڵکیش فەقیرە. ئای سبحان الله. مامۆسام قسانی تۆ ئاخر فمەجارێکان
پیاوێک لە لادەیە مەلایەکی دێکە خوتبەیە یا بۆ خەڵکەکە ئاغای دێکەش دەبەردەمیا دانیشت بوو نۆژی جومعە بوو ئەی خەڵکی نەشەوا پیسی مەکەن چکە خوا لێتان قبوڵ ناکا ئاغار ئارەقی ڕشت ئەی خەڵکی ئەنە زوڵم مەکەن خوا لێتان قبوڵ ناکا ئەرز و ئاوی خەڵک داگیر مەکەن وە مەلاک سەیری کرد و ئاغا لە پێشە وەزعی زۆر شڕە وتی ئاغا گیان لێم مەگرە بەخوا مەقسوودنی بەس مەشمولی وتی لەگەڵ تۆم نییە بەس چی بکەم قسەکانم ڕووی لە تۆیە ئەمە کراسێکە و خوای گەورە بۆمانە جێڕێتەوە لە قسەی موسا و فیرعون بەبەری هەر کەسێکی کرد مبارەکی بێ بەکو مام وەسامەحیە فەرمێ بەبەری هەر کەسێکی کرد مبارەکی بێ ئەمە فیرعونێکی ترە جا ناوێک هەر ناوێکی تر لە خۆی بنێ بۆیە قورئان زیندووە مامۆستا سوبحان الله ئەڵێم ئاەتانە ئێستا دابەزیوەی چۆن خوا عەفووکە ئەی نازانی ئەمڕۆ یادی دابەزینی قورئانە ئەی ئەگەر قورئان زیندوو نەبێ و یادەکەی زیندوو نەبێ ئەو هەموو مەلایکە ئێستا ناومانە چییەکە لەم قەدرەیە دابەزیوە کەواتە قورئان بە زیندوەتی ئەمێنێتەوە وانەزانن بۆ 3200 ساڵ لەمەوە پێش بوو وانەزانن بۆ 1400 ساڵ لەمەوە پێش بوو نا ئەم قورئانە بێ زیندوو بمێنێ بەڵێ ئازیزەکانم موسا پیاوێکی عاقڵ و ژیر و دانا ئەفەرمێ چی ئەفەرمێ قال فعلتها إذن وأنا من الضالين فرعون يبيت شبكة أيوة مناقشة لقل موسى بكب مناقشة شخصي رجع جونيك بيان رجع شريك رجع نا إيشي موسى أمنية لبرو زور بعقلنا جوابياته فعلتها إذن وأنا من الضالين كاتب يوم لك شن قم رابم بيامي إخوان بناتبو نكرابم ببيغمبر داوای لێ خۆشبوون لە خواکەم لەو گوناهی کە کردومە فول ستۆپ ئەو مۆزوعە مەلەفە داخ هەڵە بووم پێمان عیب نەبێ وەکو داعیەکان دام بنی بە هەڵی خۆمانە بڵین ئەمە لە جاهیلیەتا کردومانە دوایی ففررت منكم لما خفتكم ڕام کرد لە دەستان کە لە کاتێکا لێتان ترسام لە کاتێکا ترسام ئەم کوژن باشە خۆ من کە پیاوێکم کوژ ئێوە محکەمەیەکی عادلتان بۆ دانە نام تا تۆڵەم لێ بکەنەوە یاخود محکەمە بکەن لە ترسی ئەوە ڕام کرد کە وەختی تۆڵەسەنەوە و کوشتنم هاتبوو خۆ لە خۆشییان ڕام نەکرد فوهب لي ربي حكما خواي گەورە کردنی بە پێغەمبەر کە ڕام کرد وجعلني من المرسلين وتلك نعمة تمنها علي أن عبدت بني إسرائيل جا من نعمتتو بسر من ياديكي بلي بخيوم كردوي لكاتيكا 1000 من علي بني إسرائيل يسربري لبيناي من أبوي كم من يم الدنياوا أما إيش لم نتكي بسر ما جا أقل ترسي تونا بو أدايكم بو أيدان بدم آو بيما بردم قصركيتو شو خزمتيكي كردوم آخر أم خزمتي أم باسيا كالا قال موسايا وكو أويكو مالي خلقة شن بو سفر كاكا هريكو باري بيني كاكا ودورقي من وش دورقيتو وش دورقيتو پارەیە کۆ بێتەوە کاکە ژیان با پارە بەهەمومانە بێت تۆ مەسرفکە بەسەر چاو کاکە تۆ برا گەورە بۆ مەسرفکە ئەو پارەی بلیتەکانیشتان بۆیم یە کاکە پارەی هەموومانە ئەخ پارەی میلەتەیە پارەی خاکەیە خۆ تۆ لە گیفانی باوکە نەیهێناوە قەینام نیۆڕێژ لەسەر حسابی من داوەت بن کاکە منەتێ نەبێ برام پار دوای فەتەیە بیریان ئەچێتەوە وەڵڵاهی خوا لە دەستی بەزیاگە وەڵڵاهی نەبووە ئەو نەبووە لە برسا ئەمردی کاکە من پارەی هەموومانە تۆ وای لێیەکەی تەخشان و پەخشانێکەی یعنی بەشی تولەیەک ئەی بە من وەکو خۆتان ئەڵێن ئاخر چی داوە بە من سبحان الله فوهب لي ربي حكما وجعلني من المرسلين وتلك نعمة تمنها علي أن عبدت بني إسرائيل أما نعمة نيتو بسر من أبي كيتو دڵێ زۆر بەخۆ خۆش بێ بەڵێ کەواتە موسا زۆر بە ئاقلانە لە مناقەشەیەکی شەخسیەتە دەرەوە هەڵە بووم پیاوێکم کشتووە داوای لێبوردنەکەم تۆش حەقی ئەوەت نییە منەتکەی بەسەر منە چونکە هەموو میلەتەکەی من لەژێر دەستی تویا زەلیل و ڕسوایە کە خزمەتیشی کردوم بە پارەی خۆم و میلەتەکەم خزمەتێک کردوم بە پارەی ئەو خاک و ئاو و سەروەت و بوجەیە خزمەتێک کردوم منەتێ نەبێت بەڵێ اینجا موسا ئەزانێ بە قسە و بە باس و خواست پێی ناوێرێ اینجا ئەوێ مناقەشەکە بکا بە مناقەشەیەکی دینی و گاڵتە پێکردن عقلی فرعون لە سنووری قەسرەکەی خۆی ناترازێ دەرەوەی نابینێ بۆیە ئەڵێ قال فرعون وما رب العالمين فمن ربكما يا موسى موسى خواکەتان چێە
ئینسان بە فیترەتی خۆی هێشتا موسا نەیوتوە خواکەم ڕەب العالەمینە، وتی خواکەم خوای تۆیە. ئەویش ئەڵێ قال فمن ربكما يا موسى، یعنی چی؟ یعنی خواکەتان چێیە؟ یعنی ئەم خوای موسا و هارون خوای ئێمە نییە، ئاگاتان لێ بێ خەڵکینە، ئەمە خوای خۆی و براکەیەتی، ئێمە خوایەکی تر و دینێکی ترمانەیە کە پێوتە دینی زەرادەشتی، پێغەمبەر زەردەشی ئێمەیە، کەی محەممەدی ئێمەیە. فمن ربكما يا موسى، ئەی موسا خواکەی تۆ چێیە؟ ئێوێ خواکەی بۆ دانێ لە بەردەمیا بڵێ وەڵا ئەم گەڵە شێرەیە یان قوربان جەنابتی. سبحان الله. بەڵام خوای موسا زۆر لەوە گەورەترە کە بتوانێ وەسفیکە. فمن ربكما يا موسى، ئەوە من خوای ئەم قەومەم و ئەم قەومەم دروست کردووە، فەرموو خواکەی تۆ چێیە؟ قال رب السماوات والأرض وما بينهما، خواي أرزو خواي آسمانكان، رب المشارق والمغارب خواي روشهلات وروش آواكان، ربكم ورب آبائكم الأولين خواي إيو باوبا بيرانشتان. نا خواي أمان منم، أي قربان خواي أمان توي، أي خواي باوبا بيراني أمانة چي بوا؟ خو ئەو کاتەی باو باپیری ئەمان هەبووە تۆ نەبوویت، ئەی باو باپیری ئەمان چێ دروستی کردووە؟ بۆ چکە فیرعەون داوای خوایەتیەکە کە خەڵقی دروست کردووە، ئینسانی دروست کردووە. چەند بە ئاسانی موسا ئێوێ بیبا بۆ چۆ، ئێوێ بیبا بۆ ئاسمانەکان و بیبا بۆ زەوی لە دەرەوەی عەقڵی خۆی و دەرەوەی قەسرەکە، بۆی کە نەڵێ ئەمانە من دروستم کردوون. باشە فیرعەون گریمان تۆ ئەمانە دروست کردووە، ئەی چێ خۆتی دروست کرد؟ خۆمم دروست کرد. چۆن دروستێ کرد؟ یەکەم جار دەستێ دروست کرد بۆی کە پێی بنیاد بنێی لایەک، یاخود دڵە دروست کرد بۆی کە خوێن بنێرێ، یاخود مێشکە دروست کرد بۆی کە بیری پێ بکاتەوە و بنیاتی پێ بنێ، یاخود چاوە دروست کرد بۆی کە پێی ببینێ. ها وەڵا یەکەم جار هینم دروست کرد، دەستی خۆم دروست کرد. دەستی خۆ دروست کرد، چی پێکرد؟ اینجا دوایی دڵم دروست کرد، اینجا دوایی مێشکم بۆ خۆم دروست کرد، و اینجا دوایی نیوەی لاشەم دروست کرد. باشە فیرعەون کە تۆ لاشەی خۆتە نیوەی دروست کرد، خۆ ئاوێنە و پێ نەبوو، دوایی نیوەکەی تر چۆن عەینەن طبقە ئەسڵ وەکو نیوەکەی تر دەچوو ئەم لاشە دروست کرد؟ باشە قەی ناکە فیرعەون ئەی پێشەوەی خۆ دروستی کرد، دەستێ پێ گەیشت، بەڵام عەیب نەبێت دواوە چێ دروستی کرد؟ پرسیارێکی وەجی هەوە نییە؟ ئەی دواوە کە خۆ چاوە لێ نییە بیشی خوێنی، ئەمە چێ بۆی دروست کردی؟ سبحان الله. نا ئاخر من جومگەم بۆ خۆم دروست کرد. خۆشەویستەکانم، خوای گەورە لە هەموو ئینسانێکا جومگەیەکی دروست کردووە کە دوو ئێسک بە یەکە گەیەنێ، کە ئەم دوو جومگەیە تێک چوون. کابراڵێ وەڵا دکتۆر جان قاچم زۆر یەشێ، تۆ بڵێ چیم بێڵێ وەڵا سەوفانە هەیە. سەوفان یعنی چی؟ یعنی تۆزێ ئێسکی زیادی دەرکردووە، تۆزێکی ژلینجی قاچی کەم بۆتەوە، لەبەرەوە نەخۆشەکە ناتوانێت بە پێیا بڕواڵێ کاکە ئەو قاچەم بۆ چارەسەرکەن. ئەڵێ وەڵا بێ جومگەکانە بۆ بگۆڕی. آخر دکتۆر جان ناوێ و ناکرێ، وەڵا آخر حەپمان نایتێ و دەرزیمان نا لە قاس و مشتێکمان بۆ کردی بەخوا بێ. ئەم جومگەیە ئەو نەموعەقەدا بەس خوای گەورە خۆی ئەزانێت چۆن دروستی کردووە. لە دوو شوێنە کاکە ئەگەر جومگەمان نەبووە با چیمان بکردە؟ چەند جومگە لە لاشەمان هەیە؟ 360 دانە جومگە لە لاشەمانە هەیە. لە هەموو شوێنێکا کە خوای گەورە ئێسکە گەیەنێ بە ئێسک، ئەگەر ئێسکەکە وەکو ئاسن لە یەکتری بخۆن، یەکتری ئەبڕێنەوە، لەبەرەوە خوای گەورە کڕکڕاگەی دروست کردووە. دوای کڕکڕاگەکە لینجیەکی دروست کردووە بۆی کە عەینەن گریس ئەم ئێسکە بەسەر یەکا بێت و بچێ یەکتری نەخۆن. پاشان لەم بەرەوە بۆ ئەو بەرگۆشت و ماسوولکەی دروست کردووە کە بۆی کە تۆ بتوانی ماسوولکەکەت یاخود جومگەکە و بجوڵێنی بەپێی ئەو حەرەکانەی کە خۆت ئەتەوێ. ئەمە دوو حەرەکاکە، ئەمە دوو حەرەکەی ترەکە، ئەمەیان دوو حەرەکاکە، ئەمە دوو حەرەکەی ترەکە. لەبەرەوە هەر یەکەو بەپێی ضرورەتی خۆی خوای گەورە دەستی و قاچی بۆ دروست کردویت و جومگەی بۆ دروست کردویت بەو شێوەی کە خۆی ئێوێ. پاشان تورەکەیەکی بۆ دروست کردی، پاشان خوێنی بۆ ئەنێرێ، تاقەی بۆ ئەنێرێ، خواردنی بۆ ئەنێرێ، ئۆکسجینی بۆ ئەنێرێ، پاشان دەماری بۆ ئەنێرێ بۆی کە هەستی پێ بکەی. من ئێستا سەیری لاشەشم ناکەم، مەزانم چۆن وەستاوم، چکە ئاگام لە هەموو جومگەکانی خۆمە، چاوی شەرم و قوێرم هەر ناکەوم، ئاگام ئەگەر کێکەوم کە پەناگرم بەخوا ڕۆحەکەم دەرچوو. لەبەرە داماوی قوڕ بەسەر تۆ بۆ جومگەیە چی بە ئاسمانە. ئەم لاشە و خەڵقە و چۆن دروست کرد؟ ئەمە جۆرێکە لە کەرکردن و بێعەقڵکردنی خەڵک. خۆشەویستەکانم، بۆیە موسا پێیەڵێ قال ربكم ورب آبائكم الأولين، خوای ئێوە و خوای با و باپیرانیشتان.
سيدي فرعون كلم مناقشة چەند ئێمە خۆیان پێڵین زۆرزان بەس لەفزەکەی تر ناڵێم خەی ناکەم ئەویش هەر بەزێ دەست پێەکە فرعون کە باسی باو باپیرانی خۆیانە بیستێ ئەڵێ باشە موسا تو هاتی بۆ لای ئێمەدا بانگوانەکەی بۆ خوا ئەی ئەوانەی پێش ئێمە مردوون پەیامی تویان خۆ پێ نەگەیشتووە یعنی باو باپیری ئێمە ئێستا لەکوایە بۆ چاوەڕێیەکە قال فما بال القرون الأولى أي بابا بيرمان چاوەڕێ بڵێ والله هەموویان لە چاقی جەهەنەمان بۆی خەڵکەکە لێ هەستێ یعنی ئەمە دینێکی تازەیە و تۆ هاتووی باو باپیری ئێمە باق یعنی باو پێپیری ئێمە ئەمەیان نەزانیوە ئاوا خەڵکی لێ هانەیەن خەڵکی ئەمە ئاگادار ئەمە دینێکی تازەیە بەڵێ فما بال القرون الأولى موسى چۆن لە پرسیارە ڕاکە قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى ئەفەرمێ من ئاگام لەوان نییە ئەوە لە کتێبێکان لای خوای گەورە خۆی ئەزانێ حکمی لای ئەوە من حاکم نیم من پێغەمبەرم هاتووم پێتان بڵێ ئەگەر تاوتوڕە وایە عەسەبی وایە چییە بوو قیام هەر ئەوانەی کە لێو بوون هەڵەسان بەرشەقیانەیە بەڵێ خۆشەویستەکانم لەبەرەوە موسا لێرانەیە زۆر بە عاقڵانە لە پرسیارەکە خۆی دۆزێتەوە رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين أو خواييك إيوي دروس كردوا أجر عاقلا قال للملأ حوله ألا تستمعون جناقرن أو جولي ناقرن يعني تي يعني أما جورك هلا قال تبي كردن أو باسي شيء قام موسى بو أويك كاريجري قسكان لسر خلقك يدوروا بري كم كاتوا پاشان الله ربكم ورب آبائكم الأولين خواي إيه وبا بيرتان والله پیغمبرکتان پیغمبری ساقه بس حيث شيتا قال إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون والله پیغمبرکتان شيت آخر موسى فرعون منو تنباسي شخصي ناكين أجناها شي سري تو قصركت لبرد اسمايا باسي شتي شخصي لقن لاكا موسى عشان آقلا يكتان يا لفرعون يقصي شخصي بيوت نا قصي لسد صلاة وحكمة بو شك موسى قوري وعقلي قوري زان شو ميركاته أمش هات وبيت بالوركا هو الشيد باشا خوتو بكري خوب بو تعدوني الشيد نبو بلام سبحان الله أنت يعني إخوائي قوري آوايا هر كسي داواي أو دين بكا أبي الشيد بيو أبي كومالي قماني بران بردو بسكري بلا عزيزة كانم أم مناقشة آواء أمينيتوا فرعون كاتي وهاتو توربه مناقشة رقدناها لقل موسى بعقلي كاد رقدناها بشخصي كاد رقدناها بديني كاد رقدناها دواي توربون وهرشا كردن قال لئن اتخذت إلها غيري جواب موسى جواب لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين أقل يخوايت الغيري من هالبجري أو سجن تكب يعني مناقشة حوار طواو ئەوە زانی کەناڵەکەشتانی نییە ئەوە ڕێگە پێدانی نییە ئەوە بێ دایخن یەک کەلیمەی تر و زمانتە بڕم ناڵم ئەم دەنگەی تۆ بگاتە خەڵک بۆی کە خەڵک وشیار نەبێتەوە لئن اتخذت إلها غيري بۆ ئەم قسانە تەمەڕودیە دروستەکە ئەم قسانە ترس دای خەڵک ناهێڵێ ئەڵێەوە یەکێک بەرامبەر فیرعەون هەڵگەڕایەوە کورە بابا یۆ بەم قسانە باوەڕەکەن کورە موسا کاتێ خۆی لای فیرعەونە بوو خۆی بەخێوی کرد دوایی هەر بۆ گاڵتە پێکردن بە عەقڵی خەڵک خۆی ناردی بۆ مەدیان سیناریۆیەک و تەمسیلەیەکیان دروست کرد وتی دوایی ئێستا ئەژنا پیامەوێ لە فیرعەون هەڵگەڕێتەوە کورە موسای باوکی موسا شۆ نەتوانێت لە فیرعەون نەگەڕێتەوە بابە من سیناریۆ بینی خۆیانە لەبەر تا ئێستا خەڵک ناوێرێت دوای موسا بکەوێت فما آمن لموسى إلا ذرية من قومه على خوف من فرعون وملئهم أن يفتنهم سبحان الله لترسي فرعون جنجا كان نيانا يرى إيمان بينن أترسان وكو موسى سجنيانكا قال لئن اتخذت إلها غيري أقل خوايك غيري من هالبجري لأجعلنك من المسجونين موسى فرمي قال أولو جئتك بشيء مبين أيقر بلغيكم بو هنا يتوى فرعون وقسيك وبلغيكم اختفى شاوت كمن بيغمبرم قال فأتي به جنابتان شي يفرمون
فأتي به خراب نییە عادەی ئەگەر ڕازگۆی فەرموو إن كنت من الصادقين فألقى عصاه موسا دارت چیەوە دەستەوە خۆم زانی دکتۆرا و پرۆفیسۆری هێناوەتەوە کە چێمە شوانیش بووی هاتووە مناقەشەی منی ژەگات تۆ خواوەرە خوا زانێ لە چ دەشت و لە چ بیابانێکان بیا دووەڵێ ئەلێ موسا وەڵا خوا دەوەرە وەڵی توخوا خەڵکی ناقی پێگەنینم نییە ئەم دارشە پێیە ئەمە هەموو بەڵگەکەتە فألقى عصاه وەختێک دار بوو بە مار هەمووی لە شوێنی خۆی دوورکەوتەوە ئەنجا مار بەرەو چوە بەرەوە فیرعەونیش هەر ئەوەیە دایبی پیان ناگیرێ بینی خۆمان بێ ئەلێ فیرعەون بیکە بەڕای خوا فیرعەون 30 ساڵ بەخێوم کردی فیرعەون من کردم تۆ نەیکەی فیرعەون نا موسا من کردم تۆ نەیکەی موسا ئەو ژنەم لە کۆڵ کەرەوە موسا وەختی ئەو سوحبەتانە نیم دڵم کەڵکی نەماوە کاکە تەمەنەمە 9 ساڵە پیاوی چاوە فەلقى عصاه سینەم کەرەبین کەڵە پیاوانەکە چەند بەغیرەتن جا دیقەت بن ئەوەی پیاو زۆرە کوژێ لە هەموو کەسێ ترسنۆکترە بۆ چکاشی سەر بەرزەکاتەوەی کوژێ نەوەک داوای کورسیەکەی ئەمکە لەبەر ئەوەی زۆری کوشت لە پیاوەتی و غیرەتی نییە هەل بێام تو لەبارەی ئاواو کرد ودخل يده فإذا هي بيضاء للناظرين دسي برس كذا وكسيلة كاو كروجة خليك هم يان شاويان شورة بلا تاوا سبحان الله أما تشيبو خلقي نوي من بيني ايوش بينيتان بلا بيني ما قربان اي خينا دنغانوا اما تشك صندوق شي بكين باشا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما أم أنا ساحر هاتون لأرزكتان درتان برينن أرزي چيا واتولا قومك أرز بو خود نا هاتون لأرزكتان درتان برينن شواشكاري علامي إشاعات بلى هاتون لأرزكتان درتان برينن فماذا تأمرون خلقين وقت انتخابات جنابتان چيا فرمون فماذا أي باشا فرعون ده سالي ما علمت لكم من إله غيري من شخوايا كيتر هيا ما أريكم إلا ما أرى أوي من نيبيني بيه والنايبيني وتشين حموتانا كما جوتيا كوشو لبيتانكم ما أريكم إلا ما أرى يا سالي فماذا تأمرون خلقينا وقت انتخابات وحزبك ديش بجداريكا جنابتان أمرتان بتشيا أقرينو بو ملت سر بشك بيه بيتو بالوركان بلى فماذا تأمرون أمرتان چيا أوانش وكو مكاسل يسو چلقا خوريكي تر دنگ برزكنو برانبر بموسى دنگ أدن بو فرعون قربانو بزوريني دنگ يو دورانتان يو دو دنگ تانا بو يما دنگ كان منزور بو لورا لقانون أما تثبيت تكرير قالوا أرجه والله قربان جان إيما أبينين خراء الرئيس جنابته إيما حد ما نسير أمان هبي بلام كجناب الرئيس إيما برسي إيما حقيري داماوي قرب سري فقير إيما ألين أرجه إذن يا بابرون يعني جي إذن يا بابرون يعني سجن يا مكا قينا أرشكروتي أقل خوايا كتير بقرن سجن قينا لبرخاتي إيما لبرخاتي قوري خود عفواتي كان بودر كبابرونو ئەزانێن ناتوانێت سجنیانکە ئەم ئەساکەی پێ بێ خوای لە پشت بێ لەبەرەوە قەیناوە ئەوە بەڕەڵام کردن قەیناکە بڕۆن یعنی کا بە واسطە و تەکلیفی خەڵک بەخوای منەمان بووە هەرێ گرت هەرێ کوژ نێش دەچێت لە قەسرەکە ئەی 36,000 کەس بۆ چۆ ڕاکەی ئەی موسا بەڵام ئەم فەقیرە لە تاوی مارەکە وەسعیش پرزە ببوو فیرعەون لەبەرەوە خواخوای بڵێ ئیزنیان بە باش إذن بفرم قربان جان بلام وابعث في المدائن حاشرين برو ساحر كان كوكروا يأتوك بكل سحار عليم همو ساحر لك همو شو أنا كان وبينا كاتي خوي بو سحر زانكو يان هبوا مدرسة يان هبوا مؤسسات يان هبوا بس سحر يان فكر دوا بكل ساحر عليم شو ما مصاي ساحر كان بينا بروفيسور وما مصاكاني زانكو لسحر أوانا بينا با برانبريم
با بەرامبەری چیە بۆستن با بەرامبەری موسا بۆستن نا بڕۆ جار بە هەموو ساحیرەکانیش با بێن با زۆر بن با موسا بترسێ با خەڵق قووەتی ئێمە ببینێ با هینێکی عسکەری بکەین یعنی ئیستیعرازێکی عسکەری خەڵک حسابمان بۆ بکە وەنیە هەرچی ساحیش هەر هەمی بێن بۆ جانی موسا موسا تۆ بەم قەرارە رازیت اجعل لنا موعدا لا نخلف نحن ولا أنت مكانا سوى با ڕۆژێک دانین و هەردووکمان کۆبینەوە تایە بۆ ئەوەی کە زۆران بازیەکە بکەین حەزەتی موسا زۆر لەوان ئاقڵترا فەرمێ قال موعدكم يوم الزينة تەثبیتم کرد ڕۆژی جەژن إن شاء الله بۆ وأن يحشر الناس ضحى لەو ڕۆژەیە خەڵک هەمی کۆبێتەوە هەمومان دانیشین ئەو کاتە با مناقەشەکە بکەین و ئەو کاتە هەر یەکە و با بازی خۆی تاقیکاتەوە و دەسەڵاتی خوا و دەسەڵاتی کوفر تاریکی ڕووناکی حەق و باتڵ بێنە ساحەوە بەڵێ ئازیزەکانم لەبەرەوە کاتەکەمان چی لێهاو داخەوە کاتەکەمان تەواو بوو بەڕێیان لەژێر پێدەرهێناین بەڵام ئەومان لەبیر نەچێ ئەم پیاوە گەورەیە بۆچی هەوڵەیە ئەم پیاوە بەڕێزە بۆچی هەوڵەیە ئەوێ خەڵکی بە ئازادی خوا پەرستن بۆیە هێنانەوەی ئەم حکم و دەسەڵاتی خوایە زۆرێوێ و ماندووبوون و ئەرکێکی زۆرەوێ هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێ خۆڕاگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێ یەکەم هەنگاو هەتا ئەنجام لیژنە لاشەی گەنجی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام سووتی دەوێ خواویستی و لە خۆبردنی شوێن کەوتووی تاڵوتی دەوێ ڕاوەستاندنی خوێنی زام لە قورئانە پەروەردەی موسەوی دەوێ تا شایەتیمان و ژانی لەش ژانی پشتی هەزار بیلالی سپی و ڕەش دەبنە سرود گەڕێگا سرودی دەوێ بەجێتان ڕێڵین بۆ زنجیرەی داهاتوو إن شاء الله لەگەڵ ساحیرەکانە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته